هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز و بەرنامەی چارە. کامەرانم کە لە دووەم ئەڵقەی تایبەت بە هۆکارەکانی مردن لە جیهانە ئینەوە خزمەتتان. با هاوکاری بەشی گرافیک لە دەستگای میدیای کورسات دووبارە هۆلۆگرامەکەمان مرۆڤەکەمان دێتەوە دەرەوە. بەڵام ئەم جارە ئەوەی کە زۆر گرنگە لە تێڕوانین لەم نمونەی کە لە بەردەستمانایە بریتیە لە هۆکاریشی مردنی ناوخۆیی. باگەڕانەوە بۆ داتاکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بۆ سوپاسەوە کە پێیان داوین. ئەگەرچی هەوڵمان ناهی هەموو کوردستان دەست بخەین بەڵام دەستمان نەکەوت. باگەڕانەوە بۆ داتاکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی پرسیارەکە ئەوەیە خەڵک بۆ هۆی فیشەک و دەمانچەوە ئەم کەسە زیاتر ئەگەری مردنی هەیە یان بەهۆی جگەرە و نێرگەلەوە و جۆرەکانی تری دووکەڵکردن لە ڤەیپ و لە جگەرەی ئەلکترۆنی و ئەمانی تر. ئەم ئەڵقەی چارە تایبەتە بە جەڵتەی دەماغ وەک دووهەم باوترین هۆکاری مردن لە دنیایە. ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ئەوە دەرەخا لە ماوەی ساڵانی 2013 تاوەکو 2018 11113 کەس جەڵتەی دەماغ لێی داون. با مانایەکی تر لە ماوەی 5 ساڵی ڕابردووە هەموو ساڵێک بە تێکڕا نزیکەی 2250 کەس جەڵدە لێی یاون. و لەم ژمارێکەوەتان باسکرا لەو 11000 کەسە بە تێکڕا لە ماوەی هەر 5 ساڵەکە 1487 کەس واتە نزیکەی 1500 کەس بە جەڵدە مردوون. با مانایەکی تر ساڵانە 300 کەس بە جەڵدەی دەماغ ئەمرن. ئەگەر هەموو ژمارەکان تۆزێک گورتر و ئاسانتر و سادەتر بکەینەوە هەموو ڕۆژێک 6 کەس لە شاری سلێمانی هەموو ڕۆژێک 6 کەس لە شاری سلێمانی جەڵدەی دەماغ لەیانەیە و هەموو هەفتەیەکیش 6 کەس لە شاری سلێمانی بە جەڵدەی دەماغ ئەمرن. واتە ئەگەر ئەم هۆلۆگرامی ئێمە هەمانە لە شاری سلێمانی بژی هەموو ڕۆژێک 6 ئاوا جەڵدەی دەماغ لەیانەیە و هەموو هەفتەیەکی 6 کەسی ئاواهی بە جەڵدەی دەماغ ئەمرن. لە کاتێکە لە ماوەی 5 ساڵی ڕابردووە تەنها 640 کەس بە فیشەک مردوون. واتە بە تێکڕا بە 2 هەفتە جارێک ئینجا 5 کەس بە فیشەک ئەمرن. جا بۆ جگەرە و نێرگەلە و فیشەک و جەڵتەی دەماغ لەبەرەوەی لێکۆڵینەوە زانستیەکان ئەویان دەرخستووە ئەگەر کەسێک لە ڕۆژێکە پاکەتێک جگەرە بکێشێ ئەوە 6 جار ئەگەری زیاتری هەیە بۆی کە تووشی جەڵدەی دەماغ بێ. ئەی نێرگەلە لەبەرەوەی کە توێژینەوەیکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەوەی دەرخستووە هەموو نێرگەلە کێشانێک بارتەقای 100 جگەرەیە واتە 5 پاکەت جگەرەیە کەواتە ئەگەر کەسێک ڕۆژانە یەک نێرگەلە پێشێ 30 جار ئەگەری جەڵتەی دەماغی زیاترە لە کەسێک کە هیچ دووکەڵ و نێرگەلا نەکێشێ. ئەمە لەگەڵ کۆمەڵێک هۆکاری تری مەترسیدار بۆ توژون بە جەڵدەی دەماغ وەک نەجوڵان و تەمبەڵی قەڵەوی بەرزبوونەوەی چەورەکانی خوێن خراپ بەکارهێنانی ئەلکۆهۆل و تەمەن و پاشینەی خێزانی. هەموو ئەمانە لەگەڵ تەوەری سەرەکی بەرنامەکە لە دووکەڵ و لەمانەدا لەگەڵ نوێنەری یان وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی تاوتوێکەین و کۆمەڵێک میوانی تر تایبەت بە جەڵدەی دەماغ قسەتان بۆکەن. سەرەتاش بە ئەنیمێشنێک دەست پێەکەین بۆ تێگەیشتن لە نەخۆشیەکە لەگەڵ ماوە. هەموو دووچرکەیەک لە شوێنێکی ئەم هەسارێدا کەسێک تووشی نۆرەی مێشک دەبێ و لە هەر 6 کەسێکیشدا کەسێک تووشی نۆرەی مێشک دەبێت لە کاتی ژیانی ئاساییدا. نۆرەی مێشک بەیەکێک لە هۆکارە سەرەکیەکانی مردندا دەنرێت. هەروەها هۆکارێکە بۆ لە دەستدانی بەشێکی جەستە و تەنانەت لە دەستدانی توانای ڕۆشتن و قسەکردنیش بە شێوەیەکی هەمیشەیی. بەڵام فریاکەوتنی خێرا هۆکارگەلێکی بەهێزە بۆ کەمکردنەوە و ڕوونەدانی زیانی زیاتر بە بەش و خانەکانی تری مێشک. بەڵام دەبێت سەرەتاوە بزانین کە چ شتەیەک هۆکاری دروستبوونی نۆرەی مێشکە. پزیشکەکان پێویستە چی بکەن بۆ چارەسەرکردنی کەسی توش بوو. مێشکی مرۆڤ تەنها لە 2 جەستە پێک دێنێت بەڵام بە تەنها لە 20 کۆی ئۆکسجینی لەش بەکاردەهێنێت ئەویش لە ڕێگەی سیستەمێکی بەهێز و ئاڵۆزی خوێنبەر و خوێنهێنەرەوە کە لە بەشی پێشەوەی مشک خوێنبەرەکان خوێن دەبەن و
لە بەشی دواوە خوێنهێنەرەکان خوێن دووبارە دەگوازنەوە بۆ دڵ. ئەم سیستەمە پێکەوە بەستراوە لە ڕێگەی چەند مولولەیەکی باریکی تری خوێنەوە مێشک و توانەکانی تردەخن. ئەگەر بێت و هاتوچۆی خوێن بۆ نێو مێشک بۆستێ ئەو کاتەخانەکانی مێشک دەمرن و نۆرەی مێشک دروست دەبێت. کەواتە دەبێ بزانین چۆن ئەم حاڵەتە ڕوودەدات ئەگەر بێت و سەری کەسەکە لە بەشی دواوە بەرپیا کێشانێکی بەهێز و تون بکەوێ کە لە دەرئەنجامدا تووشی خوێنبەربوون دەبێت یاخود ئەوەی کە زۆر باوترە گیرانی یەکێ لە خوێنبەرەکانی مێشکە لە ڕێگەی تەنێکی بەهێزەوە کە ڕێگری دەکا لە جوڵەی خوێنەکە. جوڵەیەکی ناڕێکوپێکی دڵە بە تایبەتی بەشی سەرەوەی دڵ هۆکارێکی بەهێزی ڕوودانی ئەم حاڵەتەیە کە دەبێتە هۆی هێواشکردنەوەی خێرایی خوێن لە نێو خوێنبەرەکاندا و لە دەرئەنجامدا ئەم حاڵەتە دروست دەبێت کە بریتە لە کۆبوونەوەی تەنەکانی ناو خوێن کە پێگاتون لە پرۆتین و فایبەر و شەکر و پێک هاتە تواوەکانی تر و تۆپەڵ دەبێت و یەک دەگرن تاوەکو دەبنە تەنێکی بەهێز دواتر بەهۆی پەستان و خێرایی سوڕی خوێنەوە دەگوازرێتەوە بۆ نێو لوولەکانی خوێن تاوەکو دەگاتە مێشک. ئەمەش دەبێتە هۆی پچڕانی ئۆکسیجین هەروەها خوێن لە بەشی دیاریکراوی مێشکدا. لەگەڵ ئەوەشدا هەندێک نیشانەی ڕاستەوخۆی تری هەیە وەک داکەوتنی پێڵووی چاو و بۆ نمونە ئەگەر کاریگەری نۆرەکە لەسەر ئەو بەشەی مێشک بێ کە بەرپرسە لە قسەکردن و دەربڕینی وشە ئەوە کەسەکە زمانی بەباشی بۆ ناجوڵێت و وشەکانی بەناڕێکی بۆ دەردەبڕێت. ئەگەر بێت و نۆرەگە کاریگەری لەسەر بەشی چەپ یان ڕاست هەبێ ئەوە ڕاستەوخۆ لای چەپی جەستە لە کار دەکەوێت و بێتوانە دەبێ لە کاتی هەڵگرتنی دەست و هەروەها وەستاندن بە پێوە. کاتێکیش کەسەکە نۆری مێشک تووشی دەبێت ئەوە دڕاستەوخۆ بۆ چارەسەرکردنی کەمی خوێن لە نێو مێشکدا پەستانی زیاتر و خوێنی زیاتر ئاڕاستی مێشک دەکا. ئەگەر هۆکارەکە کە ڕزگارکەری ژیانی کەسی توش بووە فریاکەوتنی خێرای بۆ نەکرێ ئەوە کەسەکە ڕوبەڕووی مردن دەبێتەوە چونکە یەکەم چارەسەر بۆ کەسی توش بوو هەڵواسینی ئەنزیمێکە کە دەکرێتە نێو سیستەمی خوێنەوە و پێی دەگوترێت TPA کە بەرپرسە لە تێکشکاندنی ئەو تەنەی نێو ڕێڕەوەکە و گەڕانەوەی ئەو بەشانی مێشک بۆ دۆخی ئاسایی خۆی. ئەگەر بێت و لە ماوەی تەنها 45 خولەک ئەم چارەسەرە بۆ کەسی توش بوو نەکرێت ئەوە چانسی ژیان و گەڕانەوەی نابێ. بە پێچوانەوە ئەگەر تەنها لە ماوەی 45 خولەکدا ئەم چارەسەری بۆ کرا ئەوە کەسی توش بوو چانسی گەڕانەوەی ژیان و گەڕانەوە بۆ دۆخی ئاسایی زۆر زیاترە. بەڵام ئەم چارەسەرە بۆ کەسێک بەکار نایەت کە چارەسەری نەخۆشی درێژخایان وەربگرێ یاخود نەخۆشی خوێنبەربوونی هەبێت یان ئاستی گیرانی نێو مۆلولەکە زۆر بێت. پاسپۆرەکان ئەو ئاستە لە ڕێگەی تەکنیکی جیاوازەوە لەژێر تیشکی ئەکسڕێەوە دیاری دەکەن لە ڕێگەی نەشتەرگەریەوە کە لە بەشی بنەوەی ڕانی نەخۆشەکە ئامێرێکی هاوشەوی دەرزی دەکرێتە نێو سیستەمی خوێنەوە تاوەکو دەگاتە مێشک و هەروەها لەوێوە گرتن و ڕاکێشانی ئەو تەنەیە بۆ هۆکارێکی تر تاوەکو دۆخی کەسەکە بگەڕێتەوە باری ئاسایی و ئەم ڕێگەیە پێویستە لە خێراترین کاتدا ئەنجام بدرێت تاوەکو ژیانی کەسەکە ڕزگار بکرێت. بەڵام ئەوەی گرنگە و دەبێت بیزانین ئەوەیە چۆن هەست بە کەسێک بکەین کە تووشی نۆرەی مێشک بووە. ئەوش لەڕێی تاقیکردنەوەی خێراوە کە زۆرێک لە لۆکۆڵینەوە و پزیشکەکانی جیهان ڕێنمایی هاوڵاتیان دەکەن. یەکەمیان پێویستە داوا لە کەسی توش بوو بکەیت کە پێ بکەنێت. دووهەم تاقیکردنەوە داوا لە کەسی بەرامبەر بکە هەردوو دەستی بەرز بکاتەوە. ئەگەر بێت و دەستێکیان بەبێ ویستی کەسەکە نزم بێتەوە ئەوە نیشانێکی بەهێزە بۆ نۆرەی مێشکە دەکاتە لای چەپی مێشکی مرۆڤ. سێم ڕێگەش داوا لە کەسی بەرامبەر بکە کە وشەیەکی دیاریکراو بڵێتەوە. ئەگەر نەیتوانی یاخود هەڵی تیادا کرد یاخود دەنگێکی تری تێکەڵی وشتەکان کرد ئەوە نیشانەیەکی بەهێزە بۆ نۆرەی مێشک لەو بەشەی کە بەرپرسە لە فەرمانی زمان و دەربڕینی وشە. ئەگەر هاتوو تێبینی هەرکام لەم نیشانانەت کرد ڕاستەوخۆ پەیوەندی بە نەخۆشخانەوە بکە تاوەکو چارەسەر بۆ کەسی توش بوو بکرێ چونکە ژیانی لە مەترسیدایە. دەمۆنیوە ڕۆیە سەرقاڵی کاری ئامادەکاری و پێشکەشکاری ئەمەڵقەی چارەی دەربارەی جەڵتەی دەماغ وەک دووهەم باوترین هۆکاری مردن لە جیهانە کە بە تێکڕا لەگەڵ جەڵتەی دڵ و نەخۆشیەکانی بۆریەکانی خوێنە ساڵانە زیاتر لە 7 ملیۆن کەس ئەکوژێت. ئەمە ئەو ژمارە نزیکەیە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی دەربارەی ئەوە ئاماژەی پیاوە. بەڵامەوەی تایبەتە بە جەڵتەی دەماغەوە ئەوەیە کە جەڵتەی دەماغ لە شاری سلێمانی خەڵک زیاتر ئەکوژێ لە جەڵتەی دڵ
لاڵقی پێشومان باس کردن هەموو ڕۆژێک لە شاری سلێمانی 3 کەس جەڵتەی دڵیانەیە و هەموو هەفتەیەکیش 3 کەس بە جەڵتەی دڵمرن کەچی هەموو ڕۆژێک بە تێکڕا 6 کەس بە جەڵتەی دەماغ ڕەوانەی نەخۆشخانەخان نەکرێن یاخود با بڵێن تێکڕا ڕۆژانە 6 کەس جەڵتەی دەماغ لیانەیە و بە هەفتانە 6 کەس بە جەڵتەی دەماغ خەمرن بە مانایەکی تر لە سلێمانی دوو ئەوەندەی خەڵک زیاتر جەڵتەی دەماغ لیانەیە و دوو ئەوەندەش زیاتر بە جەڵتەی دەماغ خەمرن بەراورد بە جەڵتەی دڵ یەکێک لە باوترین هۆکارەکان و مەترسیدارترین شتەکان بۆ جەڵتەی دەماغ و دڵ و دایان نەخۆشی تر بریتە لە دووکەڵکردن جگەرە و نێرگەلە و جۆرەکانی تری دووکەڵ بۆ مەبەستە بۆی کە بزانین دووکەڵکردن وەزئی چۆنە لە سلێمانیە و ئەم هەموو ژمارە بەرزە بۆ لەگەڵ بەڕێز دکتۆریات نەقشبەندیە دوین کە بەرپرسی ڕاگەیاندنی تەندروستی سلێمانیە وەلامان کاتا و تەبێژی بەڕۆبەری گشتی یان بەڕۆبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیە سڵاو دکتۆریات سپاس دەکەم کاک دکتۆر ببوورم نەزانم تۆ لە نەخۆشخانەی هیواش کارەکەی ئێستا کاتی نانخواردنی تۆ ینی کاتی فراوینی تۆ بەێمە بەخشیوە لە باتی دەستگای میدیای کورسات سپاس بۆ لە خزمەتتانە خزمەت لە ئێمەوە جگەرە کێشان لە ڕووی زانستی ئەوە سەلمێنراوەکە ئەگەر کەسێک پاکەتێک جێرە بکێشێ بەراورد بە کەسێک کە هیچ جگەرە نەکێشێ 6 جار ئەگەری توشبوونی بە جەڵتەی دەماغ زیاتر وایە بەڵێ بۆ لە بەرەوەی خوێن خستەکاتەوە جگەرە کێشان کە تۆ باسی جگەرە کێشانەکەی تۆ جگە لەو دوو کەڵەش کە بە چاوی بینی چەندها هەزارەها مادەی زیان بەخشی کەشتی تێدایە و ئێمە ئەوشمان بیر نەچێت جگەرە وەکو هەموو شتێکی کە لە دنیا کوالیتی باش و خراپی هەیە کە بەداخەوە ڕەنگە ئەم شوێنانەی ئێمەیان بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە عام کوالیتی خراپەکەی زیاتر بۆ بێت تاوەکو کوالیتیە باشەکەمە واقعە و لە ڕووی نرخیشەوە لە بەروی بەداخەوە ئێستا جگەرە کێشان خەریکە لە تەمەنی هەرزەکاریە زۆر زیاترە لە چاو ساڵانی پێشوە کە ئەمە ڕەنگە لە چەند ساڵی داهاتوە نەتیجەی ئەمە ببینین ئەویش بۆ ئەوە کات کە ئەو جگەرانی کە لە ڕووی کوالیتی و خراپن زیاتر هەرزەکاران لەبەر کەمی نرخەکەی بتوانن بیکڕن باشە تۆ لە عینەن کاتە جگەرەوەی کەوتە بێژی بەڕێبەری گشتی تەندروستی سلێمانیت پزیشکی پسپۆری ئۆنکۆلۆژی یان پزیشکی شێرپەنجەی بەڵێ ناو خەڵکاوەترێ دکتۆری سەرەتان هەر بەڕاست جگەرە بۆ شێرپەنجە ژۆنە خراپە بێگومان من ئەمێ شتێکت پێ بڵم بەپێی هەموو داتا عالەمیەکان و لە لای خۆشمان لە ساسی هەموو نەخۆشیەکانی شێرپەنجە پەیوەندی بە جگەرەوە یعنی لە دە کەس کە تووشی شێرپەنجە بن سییانیان بە تاکیت هیچ گەرەی پەیوەندی بە جگەرە کێشانەوە زائیدەن شێرپەنجەی سی لە سانەوەی نەخۆشەکان هۆکارەکەی جگەرە کێشان کەمە داتایەکی زۆر مەترسیدارە ئەمێ ئاماژە بۆ بەم شتێک کە ڕەنگە خەڵک ئەوە نەبێت کە بڵی جگەرە خەڵک هەموو شێرپەنجەی سی باسەکان بەزێکی لەوانە شێرپەنجەی میزەڵانە کە پەیوەندیکی زۆری بە جگەرە کێشانە باش مادام تۆ ئەم هەموو شتە ئەیزانیت باشتر لە ئێمە و تۆ لە من باشتریشە زانی هەموو 6 چرکە جارە کەسێک لە جیهانە بەجگەران ئەمێ سەرنجی بینەران بۆ ڕابکێشم کە داتاکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بۆوادا ئەگەر چی وڵاتانی پێشکەوت و خەڵکی پیریان زیاترە وڵاتانی دواکەوتی وەکو ئێمە خەڵکی پیریان کەمترە ئەمە بەگەنجتر ئەمرین کەچی جەڵتەی دەماغ لەلای ئێمە زیاترە تا لە وڵاتانی ڕۆژئاوا یان لە وڵاتە پێشکەوتوەکانە بە تایبەتی لە ڕووی ئابووریەوە یەکێک لە گرنگترین هۆکارەکانیان گەڕانەوە بۆ مەسەلەی دووکەڵکردن و جگەرە مادام جگەرەوە نەخراپە مادام دووکەڵکردنەوە نەخراپە کە تۆ لێمە باشترەی زانی ئێوەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی چیتان کردو بۆی کە خەڵک کەمتر جگەرە بکێشێ ئێمە وەکو بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی گرنگترین شت خۆتەزانی بۆ کۆنتڕۆڵکردنی کێشەی جگەرە کێشان و دووکەڵ بریتە لایەنی ڕاگەیاندن ئێمە چەنەها نووسراو چەنەها پرۆشور کە حازر کراوە لە زۆر شوێندانراوە زیانەکان مەترسیەکانی جگەرە یەکێ لەوانە بڕیاری ئەوەی کە هیچ شوێنەکان کە ئێمە ئیجازەیان پێین بۆ ئەو شوێنانی کە تیا ئەبێ نێرگەلە بکێشرێ ئێمە ئەوماندانەوە کە خوار 18 ساڵ بۆی نییە بچێتە ئەو شوێنانە باش پێش نێرگەلەکە با بڵین لە ڕووی جگەرەوە ئێمە لە ڕووی ڕاگەیاندنەوە زۆر ئەمەمان کردووە زۆر پرۆشورمان حازر کردووە وەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاگەیاندن زۆر جار مەترسیەکانی جگەرە باسەکەین شێوازەکانی چۆنی ئەو مادە زیان بەخشانی کە تایەتی ئەمانە وەکو ئەرکی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی لە ڕووی زانستیە باش لە هەموو دنیاە ڕێکلامکردن بۆ جگەرە قەدەغەیە بەڵێ لە سلێمانیا ئێمە لە سلێمانیا لە ئێستا بە شێوەیەکی ڕسمی قەدەغەیە بە هیچ شێوەیەک هیچ کەناڵێک هیچ لایەنێکی شوێنێک بووی نییە با بڵێن ڕێکلام بۆ جگەرە بکات بەڵام خۆ یەک شتیکە گرنگە تۆ هەر ئەوە گرنگ نییە ڕێکلام بۆ جگەرە نەکەی
ئەبێ ڕیکلام بۆ زیانەکانی جگەرە بکەیت بۆ نمونە ئێسێمە بین لە زۆر کەناڵەکان لە بینی ئەو درامانی کە پێشکەشەکریان لە بینی بەرنامەکانە دیایە بۆ جۆرە هاشتەکرێت ڕیکلام بۆ جۆرە ئەبواە ئانیەمەوەکو شتێمە داواشمان کردووە کە زۆربەی کەناڵەکان لە جیاتیەوە ئەگەر بۆ 2 سانیەش بێ باسی هەر جارە و زیانێکی مەترسی بکە یاخود بە شێوەیەک لە خواروی شاشەکە بڕوە کە مەشتێکی زۆر گرنگە بەنسبەتی ڕێگەپێدان بە جگەرەکێشان لە شوێنە گشتەکانە داوانە مێستانستان دووبارە بۆ ڕابکێشم لە وڵاتێکی پێشکەوتوێت ئەڵمانیایە من بەم دووچاوی خۆم لە ساڵی 2013 ڕێکلامی جگەرەم بینیوە بۆ بینیومە خەڵکیش لە شوێنی گشتیا جگەرەی کێشاوە وابزانام لە سلێمانی بە گەورەی بۆیان هەیە ڕێکلام هەڵواستن جگەرەکان بە گەورەی بۆیان نییە بۆیانیەوە کەناڵەکانیش بۆیان نییە و هەروەها بۆ مۆزۆی کە باسێک شوێنە گشتەکان خۆبەخشان خۆشببختانانی خەڵکی خۆشمان ئاسی ڕۆشنبیری خەریکە بەرەو هاستی تەندروستیشی کەسەوەی من ئەی بینم لە چاو جارانە لە شوێنە گشتیەکان جگەرەکێشان زۆر کەم بۆ تۆ لە شوێنە ڕستمیەکانی هەموو شوێنی تایبەتی جگەرەکێشانی بۆ دیاریکراوە و مەتار یان هەنێ بەڕێوبەرایەتیەکان دایرەکان هەموو شوێنەکان جگەلەوە زۆر کەس ئێستا باستەوا کات کە ئاڵێ جگەرە ناکێشم نێرگە لە ئاکێشم ئەمەی کە لە بەردەستی منایە هێرەخرای تەندروستی جیهانیە باستەوا کات ئەڵێت یەکێک لە توێژینەوە زانستی ئاسبەرزەکان ئەوەی دەرخستووە کە لە ساڵی 2012 دەرەنجامەکەی ئەڵێ ئەمە ئەتوانین لە سایە 16 ژمارە ئەو کەسانە کەم بکەینەوە کە داخلی نەخۆشخانەکان نەکرێن بەهۆی جەڵتەی دەماخەوە بەمانایەکی ترەگەر ئێستا 100 کەیسمان هەبێ بۆ جەڵتەی دەماغ ئەکرێ 16 لا ببرێت تەنها بەهۆی کەمکردنەوەی جگەرە کێشانەوە جا نێرگە لە کێشان 100 جگەرەیە بارتەقای 100 جگەرەیە هەر نێرگەلێ ڕاستە هەر بەڕاستی پێم بڵێ دکتۆر بەڕسمی چەند شوێنی نێرگە لە کێشان هەیە لە سلێمانیا ئێمە وەکو ئامار 220 شوێن هەیە کە بە ڕسمی ئیجازەیان وەرگرتووە هەست ناکەی تۆزێک زۆرە ڕاستە زۆرە بەڵام ئێمە نقطەیەکەیە بێ باسیگەین ئێمە هەموو دەسەڵاتی ئیجازە پێدان یان ڕێگە پێدانی شوێنێک لە دەسەڵاتی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانیانە ئەمە لیژنەیە کە سەر بە قایم قامێت چەند بەڕێوەبەراتی کەشی تێدایە بەڵام ئەمە ئێمە لەو پەڕی زەختکردن کە کراوە و ڕێگە پێنەدان ڕێگەمان نەداوە اینجا ئەم عادە دەشمان هەبووە چەندەها شوێنی کە هەیە کە داوایان کردو و بە هیچ شێوەیەک ڕێگەمان نەیاوە زۆر شوێنی کە هەیە بەڵام ئەوە ئەنی لیمیتی دەکە لەوە زیاتر نییە و عادەتە و بە شێوەیەکی تەندروستیش کە ئێمە ڕێگەمان نایەوە لە شوێنێکە کە نان خواردن تیابێت نێرگەلەشی تیا بکێشرێ بەڵام لە هەنێ شوێنە کە ئەم شتاکری ئێمە هەر لیژنەمان هەیە بە دۆداچوون بەتەمان کەمیکەنەوە ئێمە لە بەرنامەمانەیە کەمیکەینەوە لەبەر ئاگادارین کە لە هەنێ شوێن ناخواردن و نێرگەلە بە ئێکۆدانرێ لیژنەی قایم قامێت کە ئەندامی لیژنەی تەندروستیشی بەڕێوەبەراتی گشتی تەندروستیشی تێدا لە بە دوواداچوونان بۆ ئەو مەبەست ئەگەر ئێستا کەسێک داوا بکە ماڵەتی بنێ بۆی کە نێرگەلە بفرۆشێت لە شوێنێکی گشتیان ڕێگی پێێن لە شوێنێکی گشتیان نەخێر مجموعی ڕێنمایی نەخێر مجموعی ڕێنمایی هەیە کە دانراو لەلایەن بەڕێوەبەراتی گشتی و بەڕێوەبەراتی خۆپاراستنی سلێمانیەوە ئێستا زۆر شتەکان دیاری کراوە زۆر وا کراوە کە ئینشاءالله ڕێ بەو شتە بگیرە و کۆتایی پێبێت لەوە زیاتر ژمارەکە زۆر نەبێت سەربارەوەی کە باس کرا هەرمێک کە لە بەردەستی منایە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی وەرگیراوە کە باس لە تووتن و جەڵتەی دەماغەکە تۆباکۆ ئانسترۆکاڵی تووتن مەبەسمان لە هەموو جۆرەکانی تووتنە چجایەوەی کە بەجگەرە یان بە نێرگەلە ئاکێشرێ یانەوەی کە ئەجوورێ کە عقلەکانی داهاتووە دەربارەی ئەو باسانش قسەی خۆمانە بێت بەڵام ئەدێرەیە ئاماژە بە شتێک دراوە ئەڵێ تەنانەت لەگەڵ پێشکەوتوترین ئامێرەکان و تەکنۆلۆژیا پێشکەوتەکانی دنیا هێشتا لە سایە 60 ئەوانەی کە جەڵتە لیانەیە یان ئەمرن یان بە درێژایی ژیانیان دەکەونە سەرجێگا و کەمەندامان جا ئەچین لای بەڕێز دکتۆر ئاری کە خوێندکاری دۆقۆناغی بۆردی کوردستانیە لە بواری نەشتەرکاری مێشک و دەمارە بۆی ئەو بۆتان باس بکات کە چ پەیوەندیەک هەیە یان جگە لە جگەرە کێشان دووکەڵکردن چ هۆکارێکی تری مەترسیدار هەیە بۆ توژون بە جەڵتەی دەماغ پاشەوە دەگەڕێنەوە لای دکتۆر یاد بۆی کەی بپرسم ئەگەر کەسێک لە کوردستان و لە سەماین جەڵتە لەیە چی لێیە ئەمرێ لە خستەخانەکانە یاندا لەگەڵ سەبارەت بە سەکتەی مێشک
کەیشێکە لە نەخۆشیە باوەکان لە جیهانە و بە دووەم هۆکاردانرێت بۆ مردن لە جیهانە. سەکتەی مێشک یاخود سترۆک بە زمانی ئینگلیزی دوو جۆرە. جۆری یەکەمیان پێوترێ هێمۆراجیک سترۆک بە ئینگلیزی واتە سەکتە بەواسطەی خوێنبەربوونەوە و جۆرەکەی کەشیان پێوترێ ئسکەمیک سترۆک بەهۆی گیرانی یەکێک لە خوێنبەرەکانەوەیە. بابینە سەر هۆکارەکانی توشبوون بەم نەخۆشیە. سەکتەی مێشک کۆمەڵێک هۆکارە بنە هۆی دروستبوونی کە هەنێکیان پەیوەندی بە ژیانکردنی مرۆڤەوە هەیە و هەنێکی کەشیان هەنێ هۆکارن کە دەتوانن دەستکاری بکرێن و گۆڕانکاریان تێدا بکرێت. ئەوانەی کە دەتوانرێت گۆڕانکاریان تێدا بکرێت بریتین لە کێشانی جگەرە و بوونی فشاری خوێن، بەرزی پستانی خوێن، خواردنەوە کحولیەکان و هەنێک جۆری بەرزبوونەوەی چەوری خوێن. و ئەم هۆکارانە بەگشتی ئەتوانرێ دەستکاری بکرێن. بۆ نمونە کەسێک گەر فشاری خوێنی هەبێ پێویستەکە فشاری خوێنەکەی کۆنتترۆل کا لە ڕێگەی دەرمانەوە لە ڕێگەی سەدانکردنی پزیشکی هەناویەوە، کەمکردنەوە یاخود نەهێشتنی خواردنەوە کحولیەکانمێکی شکێ لە چاکردنی هۆکارەکە. بابەتی جگەرەکێشان ئەوە لای هەمووان ئاشکرایە کە جگەرە خۆی لە خۆیان کێشەگەلێک دروستەکە بۆ بۆرەکانی خوێن و دەبێت هۆی پیربوونی بۆرەکانی خوێن و دروستبوونی کێشەکە. هەنێک کات لە بوونی بەرزی هەنێ جۆر لە چەوری کە لە خوێندا هەن، ئەمەش بە هەمان شێوە لە ڕێگەی پزیشکی هەنایەوە دەتوانرێت چارەسەر بکرێت. بەگشتی نیشانەکان کە لە نەخۆشی سەکتەی دەماخیا بیبینین لە سەکتەی مێشکە بریتیە لە هەمووی گرنگتر کە ئێمە زۆر ئەیبینین، بریتیە لە هۆشخۆچوون. جا ئەوە لە هۆشخۆچوونە یان ماوەیەکی کەمە یاخود ماوەیەکی درێژە خایانێت. سستبوونی لایەک لە جستەی مرۆڤەکە، یان باڵ بێت با بڵێن یان پەلەکانی سەرەوە بیان پەلەکانی خوارەوە بێ یان لایەکی دەموچاو بێ. ئەمە یەشێکی کێ لە نیشانە دیارەکان. یەشیشکە لە نیشانەکان بریتیە لە دروستبوونی تارمایی یان نەبوونی یان نەتوانینی ئەوەی کە مرۆڤەکە ببینێت. ئەمە یەکێکی کێ لە نیشانەکانی تری سەکتەی مێشک. لە هەنێ باری کەشا جار دەبێت جۆرێک لە گەشکە یاخود جوڵەی نۆرماڵی لە نەخۆشەکەی ئابەدیەکرێ وەکو جوڵانی پەلێک لە خۆیەوە یان هەموو جەستە پێکەوە لەگەڵ لە هۆشخۆچوونە. لە هەموو بارایانە پێویستەکە کەسەکانی چواردەوری نەخۆشەکە هەوڵ بدەن هێمنی خۆیان پێش هەموو شتێک بپارێزن و نەخۆشەکە دوور بخەنەوە لە بەرکەوتنی بە شوێنێکی تیژایان شوێنێک کە زەرەر بە نەخۆشەکە بگەێنێ یان ئەگەر لە شوێنێکی بەرزابێگرتنی و نێشتنی کەوت نەخواارەوەی نەخۆشەکە چکە ئەوانە ماچی تر بە دوای خۆیان هەنێ و کێشەیەکە دروستەکە کە زۆر جار بەهێنانی بۆ نەخۆشخانە تێکەڵاوێک دروست دەبێت لە بینی ئەوەی کە ئایا بەهۆی کەوتنەوەکەەوە بۆ یاخود بەهۆی لە هۆشخۆچوونەکەەوە بووە. گەاندنی نەخۆش بۆ نەخۆشخانە لەو کاتانەیە لە هەموو شتێک گرنگترە چونکە زۆر جار نەخۆشەکە هۆشی لەدەستدا بەهۆی نەبوونی هۆشی شێوە کێشەی تر دروست دەبێت. بۆ منە لەوانەیە نەخۆشەکە هەم لەگەڵ کەوتن و بەرکەوتنی ترا و شکانی شوێنێک لە جەستەی خوێنبەربوون برینداری و ئەو شتانە بە دوای بێنێت. لەوانەیە بەهۆی نەبوونی هۆشیەوە کێشە لە هەناسەدانیا دروستکە و بەهۆی ئەوەوە ژیانی بکەوێتە مەترسیەوە. هێنانی بۆ هەنیان نەخۆشەکە بۆ نەخۆشخانە وەکوتم گرنگترین شتە لەو کاتانەدا و ڕەچاوکردنی هەموو ئەو بابەتانی کە لە سەرەتای هاتە ناو نەخۆشخانەوە بە نەخۆشەکە و بە کوسوکاری دەوترێت تا با بڵێن تا ئەو کاتی کە چارەسەری تەواو وەرەگرێت نەخۆشەکە. دکتۆریات سەرنجی بینە بۆ ڕاکێشمەمی کە لە بەردەستیم نایە ئەمە هی ئێوەیە
ئاماری بەڕێوەبەتی گشتی تەندروستی سلێمانیە هی ساڵی 2010 کە سەرنجڕاکێشانە لە 2013 تا 2010 کۆمەڵێک ژمارە و داتایتیایە یەکێک لەوانی کە لە پێشەشی بەرنامەکەشا بینەر بینیان هەموو ڕۆژێک لە شاری سلێمانی 6 کەس جەڵتەی دەماخلیانەیە و هەموو هەفتەیەک لە شاری سلێمانیە بە تێکڕا لە ماوەی 2013 تا 2010 6 کەس بە جەڵتەی دەماخەمرن بەمانایەکی تر هەموو هەفتەیە 42 کەس جەڵتەی دەماخلیانە لەم 42 6یان ئەمرن بۆ لەبەر ئەوەی جەڵدەی دەما هەر شێوازی نەخۆشیەکە خۆی وایە عادەتەن ئەو کەسانی کە تووشە بن زۆر جار چەندەها سەبەبی کەیان هەیە تەنها ئەوەنی ئەم کەسە کە خەلەلی هەبێت زۆر جار ئەوانی کە تووشە بن جگەرە کێشەکانن کە جگەلەوە کەسێک جگەرە کێشە کە تووشی حاڵی جەڵدەی دەماخە بێت احتیمالی بە مردن زیاترە لە کەسێکە جگەرە کێژنی و تووشە بێت ئەمە یەکێکە لە سەبەبە ڕئیسیەکان و ئەو داتایش کە ئێمە باسیەکەین ئێماڵین 6 کەس لەوەنە هێشتا ئێمە بەپێی ئەو ستانداردانی کە هەیە ئەمە ژمارەیەکی باشە بۆ ئێمە لە ڕووی ئەوەی کە ئێمە وەکو تەندروستی سلێمانی ئامادەکاریکی تەواومان هەیە بۆ حاڵەتی جەڵدەی دەماخ و بۆ هەموو حاڵەتەکانی کە چکە باش مادەم مەسلەی ئامادەکاریەکە هەر بۆ زانیاری بینەر ئەمەی کە لێرایە بریتە لە ڕێکخراوی بەریتانی بۆ جەڵتەی مێشکیان بۆ جەڵتەی دەماخ کە باس دەوا کەداڵێ ئەگەر تۆ جگەرە کێشبی دوو ئەوە نەزیاتر ئەگەری مردنە هەیە بەهۆی جەڵتەی دەماخەوە بەراورد بە کەسێک کە جگەرە کێشنەوی کە بۆ زۆی جگەرە کێشانمان تەواو کرد هاوڕێکم پێشماوە دایکی جەڵتەی دەماخ لێیە دەڕۆژ لە نەخۆشخانەی شار هێشتیانەوە بە ئاوەڕێک پێت بڵێ باشە ئەم پرسیارەت وەکو هاوڵاتی لە یەکەم نەگەوەکو پێشکەشکارنەوەکو دکتۆرێک زۆر باش دوای دە ڕۆژەکە گواستیەوە نەخۆشخانەیەکی ئەهلی وتی ئەگەر لە شار بمایەتەوە ئەمرد تیارە نەمرد نەخێر ئەمە لە هەموو ڕوویەکەوە ئێمە توانی ئێمە بەراوردی نەخۆشخانە حکومیەکان بە ئەهلیەکان بکەین ڕاستە نەخۆشخانە حکومیەکان لە ڕووی لۆد و قەرەباڵغیەوە قەرەباڵغترن لە ڕووی سەردانکردنی نەخۆشەوە زۆر جار کەسێکە خۆتەزانی سەردارکردی نەبیان کەسێکت لای بەڵام لە ڕووی زانستی لە ڕووی ستانداردەوە نەخۆشخانە حکومیەکانەوە لە بەرزترین ئاستان بە تایبەتی لە ڕووی چاودێری وردەوە و خۆشبەختانش ئێستاش لە نەخۆشخانەی شار ئێمە بەشێکی نوێی چاودێری وردمان کردوتەوانێ بە پێشکەوتوترین جیهاز باشترین دکتۆرەکانی چاودێری وردمان هەیە ئێمە لە سلێمانیە ژمارەیەکی باشمان هەیە لە چاودێری ورد ڕاستە پێشتر ئێمە ژمارەی کورسیەکانی چاودێری ورد ڕەنگە لە ئەس پێویستانە بێت بەڵام خۆشبەختانە ئێستا بە هەوڵی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی لە نەخۆشخانەی شار بەشێکی نوێ کراوەتەوە بە ژمارەیەکی کورسی کە بتوانێت کەڤەری حاڵەتەکانی ناو شاری سلێمانی و دەروی شار بکات باشە دکتۆریانی مادام ئێسام هەموو بەشە نوێتان کردوتەوە و ئەم خزمەت گوزارەتان زیاد کردو و پسپۆرەکانتان باشتر کردووە و ئامێرەکانتان پێشکەوتوترە یعنی ئێستا گەر دایکەوە هاوڕێی من ئەگەر ئەمڕۆ جەڵتە لەی بابی بە نەشار یا ئەسڵ بی بە نەشار چکە وتی دوای دە ڕۆژ لە شار من گواستنەوە ئەگەر بەماتەوە ئەمر دەوێت دکتۆر هەڵگور هەستەکەم ئاماژە بە شتێ بم ئێمە زۆر جار نەخۆشەکانمان بەداخەوە هاوڵاتی ئێمە هەندێک جار ئەو شتەی هەیە خۆی جەڵدەی دەماغ گرنگترین شت بۆ نەخۆشەکە 40 ساعتی یەکەمە کە نەخۆشە لە 40 ساعتی یەکەم یان 72 ساعتی یەکەم کە ڕۆی کەمە زۆر جار پسپۆری چاودێری وردەکان ئەڵێن کە نەخۆشەکە لە مەترسی دەرچوو نەخۆشەکە لە باشیە بێت ئەو نەخۆشە ئەگەر بمردە ڕەنگە لە چەند ڕۆژی یەکەما بمردە کە لە دە ڕۆژی یەکەم نەمردووە هەموو شتێکی بۆ کراوە باش کراوە زۆر جار بۆ ئەبرێنە ئەهلیەکان کە نەخۆشەکە ئەگاتە باری تەندروستی جێگیرە بێ خەڵکی کە سوکاری حەزەکەن سەردانی بکەن تاوان سەردانکردن لە نەخۆشخانە حکومیەکان ڕێگە پێدراونی لە بەرێمە نەخۆشی کەمانەیە لەبەر ئەم سەبەبە زۆر جارەی بەنە نەخۆشخانەی ئەهلی تەنها سەبەب کە پاڵنەرە زۆر جار بۆ نەخۆش بۆ ئەوەیە گینە ئەو نەخۆشە خۆشبەختانە کەماوە بەڵام ئەوە بزانن قورسایی و ئەرکی شتەکە دەڕۆژەکە بۆ کە لە نەخۆشخانەی شار بۆی کراوە ئەوی کە لە ئەهلیەکە تەنها چاودێریە بۆ کە ڕەنگە لای ئێمە هەر بمەن ناردایەوە بۆ ماڵەوە زۆر باشە کاتەر پارە سەرفکردی زیاد بووە تەنها پسپۆری باشمان هەیە لە هەموو بوارەکانە باشە دوای ئەوەی کە نەخۆشێک جەڵتەی دەماخ لێ ئەیە و ئەژی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی هەر بۆ زانیاریتان ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بۆ دەکاڵێ نزیکەی یەک لە سەرسەی ئەوانەی جەڵتەی دەماخ لێیان ئەیە ئەمرن بەڵام خۆشبەختانە داتاکە لە شاری سلێمانی لە یەک لە سەر 6 کەمترە کە ئەمەش خۆی لە خۆیان ئەگەر چ پێمان ناخۆشە خەڵک جەڵتەی دەماخ لێیبا بەڵام پێمان خۆشەکە ژماری مردنەکە لە ئێمە کەمترە بە بەراورد بەوەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی پێشبینیەکە ئەوانی کە جەڵتەی دەماخ لێیان ئایا و نامرن زۆربیان تووشی وەستانی بەشێکی لەشیانە بنجات جای پەلەکان بێ یان بەشێکی تری لەشوێ ئەمانە پێویستیان بە
ڕاهێنانی سروشتی هەیە ئەم خزمەت گوزاریانە لە شاری سلێمانی بەردەستە و لە ئاستێکی زۆر پێویست و لە ئاستێکی زانستی بەرزایە ئێمە نزیکەی 343 معالج طبیعیمان هەیە هەژدە شوێنمان هەیە لە ناو شاری سلێمانی هەروەها شوێنیشمان هەیە لە دەرەوەی شار لە هەموو شوێنەکان بۆ نمونە لە هەڵەبجەی شەید 3 شوێنمان هەیە بۆ نمونە لە پێنجێن شوێنمان هەیە لە عەربەد لە چەمچەماڵ لە تاز لە هەموو شوێنەکان بەشی چارەسەری سروشتی هەیە و ئێمە لە بەشی چاودێری وردیش زۆر جار نەخۆشەکە لە سەرەتای حاڵەتەکەش کە تووشێ بێ هەر پێویستی بە چارەسەری سروشتی ئەم دیو ئەو دیوکردنە ڕێازەکردنە بە پەلەکانی بە هەر شوێنێکی کە کێشەکەی تێدا بێت کە ئەمە خۆشبەختانە لە هەموو شوێنەکان و لە هەموو سنتەرەکان هەمانە و لە نەخۆشخانەی شاریش ئێستا بە شێوازێکی زۆر پێشکەوتوو هەمانە ئامێری زۆر پێشکەوتومان هەیە کە لەلایەن بەڕێز مامی گەورە و مامجەلات دابین کراوە و کە ئامێرەکان هەمویان ئازبەرزن و تازەن و لە ئێستا لە خزمەتی هاوڵاتیانە زۆر باشە ئێمە بۆ هەر بۆ ئەمە بەستە پاش تەنسیخکردن لەگەڵ بەڕێز دکتۆریاد و لەگەڵ بەڕێز فاروق عومەر محێدین کە بەرپرسی چارەسەرکارانی سروشتی لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی هەردوو لە ئاماژەم بۆدا کە بچینە نەخۆشخانەی شار کە ببینن لەوێ چه خزمەت گوزاریەک پێشکەش بە هاوڵاتیان دەکرێ و ئەوەشی کە جێگەی دڵخۆشی خزمەت گوزارەکە بە خۆڕاییە جگە لە نەخۆشخانی شار لە ناو شاری سلێمانی وەک جەنابی دکتۆر ئاماژەی پێدا لە هەڵەبجە و بازیان و چوارتا و شوێنەکانی تری دەرەوەی شاری وەک پێنجوێنیش و کەلاریش وەڕانی و قەڵات زێش ئەم خزمەت گوزارانە پێشکەش بە هاوڵاتیانی خۆمانەکرێت کە هیوادارین هەرگیز پێویستان پێی نەبێ دەچینە لای خاتونەورۆس حەسەن کە چارەسەرکاری سروشتی بۆی وەتان باس بکە چی بۆ ئەو بەڕێزاناکرێت کە جەڵتەی دەماخ لەیداون و پاش ئەوە دەگەڕێمەوە لاتان بۆ بەردەوامیدان بە گفتوگۆکەمان لەگەڵ ئێمە بەشی چارەسەری سروشتی بەشێکین لە بەشەکانی نەخۆشخانەی شار وەکو چەندەها بەشی تر کە لە مەڵبەند و بن کە تەندروستیەکانی ناو سنووری پارێزگای سلێمانیە هەیە بۆ خزمەتی نەخۆش ئێمە ئەم بەشە لەگەڵکردنەوەی نەخۆشخانەی شار ساڵی 2013 کراوەتەوە بەڕووی هاوڵاتیان خزمەت پێشکەشەکە لە ڕووی نەخۆشیەکان لە بواری ئینزلاقی پێش ئینزلاقی بڕبڕەکانی مل ئەژنۆ جونگای حەوز مەچەک هەموو جونگەکان لەو بوارەشە نەخۆشیەکان لە بواری جەڵدەی دەماغ ئێمە نەخۆش چارەسەریان بۆ ئەکەین لێرە ئێمە لێرە بەس لەم بەشە نەخۆش چارەسەر ناکەین ئێمە نەخۆشمان هەیە لە هەموو قاوشەکان لە قاوشی مێشک و دەمار نەشتەرگەری مێشک و دەمار چاودێری ورد لەگەڵ بەشی کسور و نەشتەرگەری و لەگەڵیشیان نەخۆشەکانی ڕاوێژکاری کە دکتۆر ڕۆژانە ئەیانێرێ بۆ ئەم بەشەی ئێمە ئەوەی پێویستی بە چارەسەری سروشتیە ئێمە بۆیانەکەین ئەوەی پێویستی بە جەلسات بێ ئێمە ڕۆژانە بە نەخۆشەکەڵین کاتژمێر ئەوەنە لێرە ئامادە بێت و چارەسەرەکانی بۆکەین دوای ئەوە وەرزشەکان فێری نەخۆشەکانەکەین کە لە ماڵە خۆی چۆنی ڕاهێنانەکان ئەکات و چۆنی بەرەو باشتر بوون ئەچێت ئێمە ئەو نەخۆشانەی کە لێرە تایبەتن بە جەڵدەی دەماغ نەخۆشێک کە تووشە بێت لە حاڵەتە یەکەم جا سەردانی پزیشکەکە پزیشک لێرە داخلی قاوشیەکات لە بەشی مێشک و دەمار نەخۆشەکە ئەمێنێتەوە ئێمە کارمەندمان هەیە ڕۆژانە سەردانی ئەو قاوشە ئەکەن ئەو نەخۆشانەی پێویستیان بە ڕاهێنانە لەوێ پیانەکرێت و ئامۆژگاری بە کەسوکارەکەیان ئەدرێت کە چۆنی هەڵسوکەوت لەگەڵ ئەم حاڵەتەی نەخۆشەکەیان ناکەن دوای جێگیربوونی باری نەخۆشەکە و دەرچوونی لە خستەخانە بۆ ماڵەوە ئێمە نەخۆشمان هەیە لێرە سەردانی ئێمە ئەکاتەوە دوای بۆ باشبوون و ڕاهێنانەوە یەتەوە سەردانی ئێماکە و هەنێ نەخۆشیش هەیە ناتوانێت هاتوو چۆ بکات یان باری دارایی باشترە ڕاهێنەرێکی بۆ ئەگرن لە ماڵەوە چارەسەرەکانی بۆ ئەکەن ئێمە لێرە بێ لە تەمارین ئامێری کارەباییمان هەیە کامێری پزیشکیە بەکاری هەنین بۆ نەخۆشەکانمان ئێمە بەداخەوە زۆر ئامێرێکی بۆ زۆر باشمان نییە ینی متەوەفر بێت بتوانین هەموو ئەو چارەسەرانە کە پێویستە لە ڕووی جیهازی کارەبای بۆ نەخۆشەکانی بکەین بەڵام لە ڕووی وەرزشەوە ئەوەی پێویست بێت و بۆ نەخۆشەکە سوودی هەبێت ئێمە لێرە بۆ یەکەین بەگشتی چارەسەرکردنی نەخۆشیەکانی سەکتە بە هەردوو جۆرەکەیەوە بارێکی گران هەم بەسەر بواری تەندروستی و هەم بەسەر کۆمەلگا و هەم بەسەر خێزانەکەشەوە جێدێڵێ یەکێک لە شتە گرنگەکان کە سوکاری نەخۆش
زۆر جار چاوەڕوانیەکەن لەوەی کە نەخۆشەکە چی لێ دێت لە هەموو جیهاندا کێشەی سەکتەی مێشک بارێکی درێژخایەنە بەسەر وەکو ئەو بوارانەوە کە بۆم باسکردن بەگشتی چاودێریکردن تاکە شتێکە کە بەدەست پزیشکانەوە هەیە لەم کاتیا و بەدەست کۆمەلگا و با بڵێن کەسە نزیکەکان و کە سوکاری نەخۆشیشەوە هەیە چاودێریکردن زۆر جار 6 مانگ زۆر جار ساڵ زۆر زیاتری پێدەچێت و لە یەکێک لەو هۆکارە گرنگانە کە بۆ باشبوونەوەی نەخۆشەکەیە بریتە لە پاگراگرتنی نەخۆشەکە نەهێشتنی دروستبوونی ماکەکانی کەوتن لەسەرجێ بۆ نمونە دروستبوونی برینی پشت بۆ نمونە کێشەکانی هەناسەیان کێشەکانی مەینی خوێن لە قاچ و دروستبوونی دووبارە جەڵتەی کە بۆ سیەکان بێ یاخود لە قاچا بێت ڕاهێنانەوەی سروشتی یەکێکە لەو شتانەی کە لە هەموو دنیاە ئێستا برەوێکی زۆری پێیدا و زۆریش بە گرنگیەوە باسەکرێت هەم ڕاهێنانەوەی سروشتی و هەم ڕاهێنانی تریش ڕاهێنانە وەرزشیەکان یەکێکە لەوانەی کە دوورمان نەخاتەوە لە توشبوون بە سەکتەی مێشک و هەم یاریمەتیدەرێکی زۆریشە بۆ دووبارە چابوونەوەی نەخۆشەکان ئێمە لە بەشەکەمان ئامێرمان سەرەتاکەم بەشەکراوە ئامێرمان زۆر کەم بوو بە تایبەتی بۆ حاڵەتانی کە جەڵدەی دەماخی پێوترێ ئەم ئامێرانی کە لێرەی تەواجودیان هەیە زۆربەیان هی بەڕێز مامجەلال بوون گۆڕی پرنور بێ کە دوای وەفاتی خۆی بنەماڵەکەی نردیان بۆ ئێرە و ئێمە لێرە ئێستا ڕۆژانە چارەسەری نەخۆشی پێەکەین و سوودی لێ ئەبینین سوپاس هیوادارین هەر نەخۆشێکیش هەیە یان نەک هە لە حاڵەتی جەڵدەی دەماغ نەخۆش هەیە لە ماڵەکە چارەسەری بۆ کرێت و باش هەبێت هێشە حاڵەتی تر هەبووە نەخۆشە ینی کە سوکاری نەخۆشەکە دوای جاکبوونی نەخۆشەکەی ئامێرەکانی بۆ ئێمە هێناوە وەکو هەم خێرێک بۆ خۆیان هەمیش لێرە خەڵک و نەخۆشەکان سوودی لێ ئەبینین. باش دکتۆر من ئەو خزمەتگوزاری کە لە نەخۆشخانەی شار بینیمان بێتەوە بینەریش بینی ئەوەی کە پێشکەشەکرێ بەڕاستی کەم نییە و ئەوەشی کە پێشکەش کراوە بەو شوێنە کەم نییە بەڵام ئەوەی کە من مەبەستمە لێت پرسم ئەگەر کەسێک نەیتوانی بێتە نەخۆشخانە ئێوەکو حکوومەت کەسە نێرنە ماڵەوە بە چارەسەر بەڵێ کراوە خەڵکیشمان نردووە و بەڵام شتێکێ ئێمە کە نەخۆشە ئەنێرینەوە ماڵێ ئەم نەخۆشە وەکو پێویستی نەخۆشخانە پێویستی نەماوە ڕێنماییەکی زۆر جوان زانستی ئەین بە کەسوکارەکەی کە زۆر گرنگە کە سوکارەکەی لە ماڵەوە بۆی بکەن ئێمە کاتێک نەخۆشە نێرینە ماڵەوە کە پێویستی بە نەخۆشخانە نەمێنێ کە ناتمانە ماڵەوەی کە تەنها ئەمێنێ ئاگایی کە سوکارەکەیتی بەپێ ئەو ڕێنمایی کە بۆی دانین کە هەموو کەسێکی ئاسایی ئەتوانێت بۆ نەخۆشەکەی خۆی بکە هیچی تری هیچ پێویستی هیچکەین بابەتی ئاگابوون لە ئەو بەڕێزانەی کە تووشی جەڵتەی دەماغ بوون گرنگی خۆی هەیە و کە سوکار لە مابەتا گرنگی خۆی هەیە وەک جەنابی دکتۆر ئاماژەی پێدا و سەربارەوەش خاتونەوڕۆز ئاماژەی بەم بابەتەیە جاشێک لە بە ئاگابوونەکان بریتە لە ئاگابوون لە نۆشداری دەمودان و پاراستنی تەندروستی دەمودانی ئەو بەڕێزانەی کە جەڵتەی دەماغ لێداون بۆ مەبەستە دەچینە لای خاتوو دکتۆر ڕێناز کە پزیشکی بڵندی نەخۆشیەکانی دەم و شەویلگە و ڕوە بۆی بۆتان باس بکە ئەو بەڕێزانەی کە جەڵتەی دەماغ لێداون چۆن ئاگاتان لە نۆشداری و ساغ و سەلامەتی دەمودانیانە بێت پاشەوە دەگەڕێمە خزمەتتان بۆ کۆتایی هێنان بە بەرنامەکەتان لەگەڵمان. دڵنیایەوە ئەو نەخۆشانەی کە تووشی جەڵدەی دەماغ ئەبن دووچاری کۆمەڵێک کێشەی ناودەم و ددان و شەویلگە و ڕوو ئەبن من لێرا باسی دوو کێشەی سەرەکیەکەم یەکەمیان وشکبوونەوە یاخود کەمیریکی ناودەمە کەمە هۆکارەکەی ئەگرێت جەڵدەکە خۆی ئەم حاڵەتە دروستکە و یاخود بەهۆی کاریگەری ئەو دەرمانانەوەی کە بۆ نەخۆشیەکە بەکاریە و لەبەر ئەوەشەکە ئەم نەخۆشانە ناتوانن وەکو کەسێکی ئاسایی خواردن و خواردنەوە بخۆن. کێشەی دووەمیان لاوازی
گازیە خودت شەلەلی ماسوولکەکانی لایەکی دەموچاوە نەخۆشەکە ناتوانێت ئەو لایی دەموچاوی بجوڵێنێ لە هەمان کاتە ماسوولکەی زمان و قۆرگیش تووشی ئەم حاڵەتا بن کەوا لە نەخۆشەکە نەتوانێت خواردن بە باشی قوتبات و هەندێک جار ئەو خواردنێکی ئەدرێ پێیان کە ئەگەر چی خواردنێکی شۆربا یاخود شلەمەنیش بێ لە ناو دەمیانە لەژێر زمانیا یاخود لەو لایە ئەمێنێتەوە کە تووشی شەلەلەکە بۆ نەخۆشەکە ناتوانێت ماسوولکەکە بجوڵێنە. ئەگەر ئەم حاڵەتە با بڵێن نەخۆشەکە ناودەمی بۆ پاک نەکرێتەوە بەم شێوە بمێنێتەوە لە بیداتە ئەبێتە هۆی دروستکردنی بۆنی ناخۆشی دەم و لە دواتریشە ئەبێتە هۆی دروستکردنی کێشەی بووک و کلۆربوون و ئازاری ددانەکان. ڕێنمایی ئێمە وەکو پزیشکی ددان بۆ کەسانەی کە چاودێری ئەم نەخۆشانەکەن ئەوەیە کە وەکو چۆن ئاگان لە تەندروستی جەستەی کەسەکەیە زۆرجار ئەیشۆن ئەیگۆڕن و ئەیجوڵێنن لەبەرەوەی تووشی هیچ کێشەیەکی جەستە نەبێ لە هەمان کاتە بێ ئاگاداری پاک و خاوێن ڕاگرتنی ناودەمی ئەم کەسانە بن لە بیدایەتە کە نەخۆشەکە لە خەسخانە کەوتووە و ناتوانێت بجوڵێنرێ یاخود سەری بەرزکرێتەوە ئەتوانێت بەلۆکەیەکی سەڕووی دانەکان و ژێر زمان و ئەو شوێنانی بۆ پاکرێتەوە کە خواردنی تیاوەستاوە و دواتریش کە برایە ماڵەوە ئەبێ وەکو کەسێکی ئاسایی دەمودانی بە فڵچۆ ماجون بۆ بشۆرێ بۆ ئەوەی کە تووشی هیچ کێشە و گیرروگرفتێکی دەموددان نەبن. هەندێک لە نەخۆشەکان دوای فترێک ئەتوانن لایەکی جەستان یاخود دەستیان بجوڵێنن لەم حاڵەتەیە فڵچەی تایبەتی هەیە کە بە پیل یاخود بە شەحن ئیش ئەکات فڵچەکە بدرێتە دەست نەخۆشەکە خۆی سەرەکەی ئەسوڕێتەوە و سەرڕووی دانەکانی بەجوانی بۆ پاکەکاتەوە بەنسبەت ئەو نەخۆشانەی کە تاقمیان هەیە بە هەمان شێوە ئەبێت تاقمەکانیان دوای هەموو خواردنێک دەربهێنرێ و بشۆرێ و ناو دەمیان پاکرێتەوە. سووربوونی ئێمە یاخود تاکیدکردنەوەی ئێمە لەسەر جێبەجێکردنی ئەم ڕێنمایانە بۆ ئەوەیە کە ئەم کەسانە دووچاری کێشە و گیرروگرفتی دەمودانیان نەبنەوە بە تایبەتی لە فترەی شەژمانی یەکەمی دوای جەڵدەکە چونکە ئێمە لەو کاتەیە ئەگەر هەر کێشەیان توش بێ ناتوانین ئیشیان بۆ بکەین لەبەرەوەی مەترسی توشبوونیان بە جەڵدەیەکی تر لێ ئەکرێ و هەروەها لەبەر ئەوەشە کە ئەم کەسانە ناتوانن دەمیان بکەنەوە یاخود ئەگەر دەمیشی بۆ بکرێتەوە ناتوانێت بۆ ماوەیەکی زۆر دەمی بەجێگیری بێڵێتەوە بۆی کە ئیشی بۆ بکرێ و هەمووشمان ئەوازانین ئەگەر کەسێک ئازاری دانی هەبێت ناتوانێت خواردن بە باشی بخوا و ئەگەر ئەم نەخۆشانە بۆ فترێکی زۆر بۆ ئازارەوەمانەوە ناتوانانی خواردن بخۆن لەوانەیە کۆمەڵێ گرفتی تری وەکو کەم خوێنی و کەمی ڤیتامینەکانی جەستەی بۆ دروستکە. ئەمەڵقەی بەرنامەی چارە تایبەت بوو بە جەڵتەی دەماغ کە بەشێکە لەو زەمبیلەی کە تایبەتە بە هۆکارەکانی مردن لە جیهانە کە لە جیهانە باوترین هۆکار بریتە لە جەڵتەی دڵ یان نەخۆشەکانی دڵ و بۆریەکانی خوێن و پاشەوە جەڵتەی دەماخە و پاش ئەوە کاڵقی داهاتی و بەرنامەی چارەیە بریتە لە نەخۆشیەکانی سنگ و نەخۆشەکانی گیرانی سنگ کە لە باوترین هۆکاریان بریتە لە جگەرەکێشان و دووکەڵکردن. بەڵام لە وەڵقەیە زیاتر قسەمان لەسەر ئەوە بێ کە پێی دەوترێن نێرگەلەی ئەلکترۆنی یان ڤەیپ. بەڵام تایبەت بە جەڵتەی دەماخەوەی کە زۆر گرنگە بیزانن ئەوەیە ئەو کاتێک هەستان کرد کەسێک نیشانەکانی جەڵتەی دەماخی پێوە دیارە کە لە ئەنیمەیشنەکە بینیتان کە پێی دەوترێ فاست و کە بریتە لە تێستە خێرەکانی کە دەکرێت بۆ ڕوو و هەروەها بۆ دەست و بۆ قاچەکان لە تێکچوونی قسەکردن لە نەتوانین جوڵانی دەستەکان و پەلەکان لە ناکاوە گەرمە ڕوویدا دەتوانین یەکسەر پەیوەندی بکەن بە سنتەری فریاگوزاری خێرای 122 کە من بۆ ئەم مەبەستە قسەم لەگەڵ بەڕێوەبەری سنتەرەکە کردکەناوی بەڕێز سامان نادر عەلیە بۆی کە بزانین ئەگەر هاوڵاتیەک لەم دەڤەرە لە سنووری سلێمانی دەوروبەری بۆیە بەس باسی سلێمانی دەوروبەریەکەین لەبەرەوەی کە هەموو داتاکانمان لەسەر سلێمانی بوو لە مەڵقەیە ئەگەر بێت و بە ئاسایی داتاکانی هەولێر و دوهۆک و هەموو کوردستانمان دەست بکەوێ لەسەر ئەوانش قسەی خۆمانە بێ. جا بەڕێز سامان نادر ئەوەی پێڕاگەیاندم کە بەڕێوەبەری سنتەری فریاگوزاری خێرای 122 کە هەر کاتێک هاوڵاتیان پێویستیان بە فریاکەوتنی خێرا هەبوو دەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە 122 کە هەر لە ناو شاری سلێمانی لە دەوروبەری شاری سلێمانی هەتا ئاگاتە پێنجوێن و چەمچەماڵ و ماوەت و باسنێ و هەموو شوێنەکانی تر
بە تێکڕا 100 ئیسعافی ئامادان هەیە 100 ئامبولانسی ئامادان هەیە کە بە پێی ستاندەری جیهانی ئامادەکراوە و هەموو پێداویستەکانی تێدایە هەر لە ئۆکسسیژین و لە یاریدەری پزیشک و پێویستەکانی ترەوە کە بە وتەی ئەو لە ماوەی 4 تا 7 خولەکە ئەگەنە سەر ئەو شوێنەی کە هاوڵاتیەکان پێویستیان بە یارمەتی و هاوکاری هەبێ کە هیواداری هەرگیز پێویستان بە ئەمبولانس نەبێ و هەردەم و بەردەوام لەش ساغ بن. جا لێرە ئەمەڵقەی چارە تەواو بێت بیرتان دەهێنمەوە کە هۆکارە مەترسیدارەکان بۆ جەڵتەی دەماغ لە باوترینیان بریتین لە بەرزەفشاری خوێن و جگەرەکێشان و خواردنی خراپ و تەمبەڵی جەستەیی و خراپ بەکارهێنانی ئەلکوهول لەگەڵ بەسەرەوەچوونی تەمەن و پێشینەی خێزانیە بەڵام ئەوانی پێشتر دەتوانن بگۆڕن ژیانتان بگۆڕن ژیانتان باشتر بکەن بۆی کە نەبن بە یەکێک لەوانەی کە جەڵتەی دڵ و دەماغ لێتانەیە هیوادار مەرگیز پێویستان بە نەخۆشخانە و دکتۆر و دەرمان نەبێت ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسات قبول فەرمونون یەکشەمەی داهاتوو کاتژمێر 7 ئێوارە خوددار بێدەینەوە خزمەت.